بڕیارەکانی دادگای فیدراڵی سەبارەت بە هەرێم کە ئەوە نزیکی 2 ساڵ دەبێت کۆمەڵێک ڕێکاری یاسایی بەرامبەر هەرێمی کوردستان دەگیرێتە بەر هەرێم ئەم بڕیارانی دادگای قوبوڵ نییە بەنادەستوری باسی لێو دەکات لە کاتێکا بەشێک لە بڕیارەکان لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بڕیاری لێدراوە و دەستکەوت و ئیستحقاقێکی کورد وەکو مافێکی کورد ڕێگەدراوە بە کۆمەڵێک بابەت و هەروە ئیتفاقیە و ڕێککەوتنی سیاسی لەسەر کراوە یەکێک لەو بڕیارانەی کە ئەمڕۆوا بڕیار بووم ڕافعە خو دانیشتنێکی پەرلەمانی لە دادگای فیدراڵی هەبێت ئەویش پرسی درێژکردنەوەی ماوەی کاری پەرلەمان بوو کە درێژکرایەوە لەسەرم بابەتە و هەروەها سەرنجەکان بە شێوەیەکی گشتی لەسەر کارەکانی دادگای فیدراڵی لەگەڵ بەڕێز ئاری ئەحمەد یاسانەز و هەروە شارەزای دەستور ڕاستەخۆ لە کەرکووک کۆمیانمان دەبێت گفتوگە زیاتری لەگەڵ ئەودا دەکەین کاگاری زۆر سپاس بۆ ئامادەبوونت جنابەت تێبینی و چێ لەسەرەوە بڕیارانی دادگای فیدراڵی لە ڕووی یاسایی و دەستوریەوە. کاگاری دیارە من گوێبیستی دەنگی جەنابەت نیم هاوکارانم هەوڵ دەدەن و کێشەی چارەسەر بکەن دواتر گفتوگۆکانم لەگەڵ جەنابەت دەست پێ دەکەمەوە دیاراوە بڕیار بوو ئەمڕۆ دانیشتنی دادگای پەرلەمان یاخود دادگای فیدراڵی عێراق بێت بۆ ئەو تانانەی کە یاخودتانەیەک لە پەرلەمانی لە سەرۆکی پەرلەمانی کوردستان دراوە و کۆمەڵێک دیارەت بەدەر لەم سکاڵایە کە کرابوو ئەم داوای هەبوو لە نێو دادگای دوو داوای دیکەش هەبوو کە هەروە بەسە بوو بە کوردەوە لە نێو دادگای فیدراڵی ئەمڕۆ بەهۆی گۆڕانکاریەوە ناهاوسەنگی لە کەش و هەوادا دانیشتنەکەی دادگای فیدراڵی بەڕێوە نشوو و هەروەکو پێشتریش ڕاوشکاری یاسایی سەرۆکایەتی پەرلەمان ڕایانگەاندە بوو کە ئەوان بەشداری دانیشتنەکەی دادگای فیدراڵی ناکەن وەکو ناڕەزاییەک بەو هەڵوێستەی کە دادگای فیدراڵی ئەینوێنێت بەرامبەر با هەرێمی کوردستان کێشەکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند بە چارەسەر نەکراوی کۆمەڵێک پرسی زۆر هەیە تا ئێستا چارەسەر نەکراون ئەم پرسە قانونی و یاساییانیشی ئێستا هاتوۆتە سەر یەکێک لە بابەتەکان هەموارکردنەوەی دەستورە و تانە یاساییانی کە ناوبەناو بەشێک لە تانەکانی لەلایەن دامانی پەرلەمانی یاخود لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ئەندامانی کوردن کە تانەکان دەدرێت لەسەرم بابەتە ئایا چۆن دەکرێت لە ڕووی یاساییەکەەوە مامەڵە لەگەڵ ئەم پرسانەدا بکرێت و ئەنجامی ئەم تانەیە چی دەبێت بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان کە یەکێکە لە تانەکان کە تۆمار کراوە لە دادگای فیدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەتوانێت لە ڕووی یاسایی و قانونیەکەەوە مامەڵە لەگەڵ ئەم بابەتەیە بکە پرسی نەناردنی و 400 ملیار دیناری کەوا بڕیار بوو بێت بۆ هەرێمی کوردستان دواتر بە بڕیاری دادگا دووبارە ئەم ناردنی پارەیە بۆ هەرێمی کوردستانیش ڕاگیرە بڕیارەکان لەلایەن زۆرجار ئەنجومەنی وەزیرانەوە بڕیاری لێ دەدی دواتر دیکە دەگەڕێتەوە نێو دادگا جیاوازیەکەیە لەسەرم بابەتە دەگەڕێمەوە لای بەڕێز کاک ئاری کاگاری زۆر سپاس بۆ ئامادەبوونی داوای لێبوردنەکەم کاوکات بەباشی گوێمان ئێمە لە دەنگەکەی جەنابەت نەبوو تێبینی و سەرنجە دەستوری و یاساییەکانی جەنابەت لەسەر بڕیارەکانی دادگای فیدراڵی چییە فعلەن یاساییە ئەم ڕێکارانی کە دەگیرێنە بەر بەڵێ دووبارە سڵاو لە جەنابتان سڵاو لە تەواوی بینەرانی کورسات بەڕاستیەوەی کە ڕۆدا لە محکەمەی ئیتیحادی وەکو زانن محکەمەی ئیتیحادی محکەمەیەکە کە بە پێی یاسا دامەزراوە بەڵام لەوانەیە کێشەیەکی یاسایی یاخود کێشێکمان هەبێت لەسەر مودەی یاسادانانەکەی کاویش بریتە لەوەی کە محکەمەی ئیتیحادی قانونی محکەمەی ئیتیحادی کە باڵم قانونەکەی لە مانگی 2005 ئەم قانونە دانراوە و ئەو محکەمەیە دامەزراوە بەڵام دواتر لە دەستورە کە دەستور دی باس محکەمەی ئیتیحادیەکە لە مادەی 92 93 94 کە ئەو دەستورەی 2005 پەسەند کرا لەلایەن زۆرینەی خەڵکی کۆمەڵانی خەڵکی عێراقەوە بەڵام ئەم دەستورە لە مانگی دەیە لە 15 ئۆکتۆبەری مانگی دەیە 2005 ئەم دەستورە پەسەند کرا کەواتە ئێستا بۆمان دەرەکەوێتەوە قانونی محکەمەی ئیتیحادی تەشریع کراوە دانراوە پێش دەستور پێش پەسەندکردنی دەستور ئەلێرەیە تۆزە خلافمان بۆ دروستە بێ و ئیلا محکەمەی ئیتیحادی محکەمەیەکی دەستوریە و محکەمەیەکە بە پێی دەستور باس کراوە لەوانەیە کۆمەڵێ لایەن یاخود کۆمەڵێک کەس پێیان وابێ محکەمەیەکی نادەستوریە یاخود محکەمەیەکە مخالفی دەستور کارەکانیەکە من لەوانەیە لەم بابەتەیە تۆزە پێچوانێ و کەسانە بیر بکەمەوە لەبەر ئەوەی ئێمە بۆ هەموو
پێشهاتە سیاسیەکان بۆ پێشهاتە دەستوریەکان بۆ مخالفە دەستوریانەی کە ڕووەدا لە ناو پەرلەمانی کوردستانە لە ناو هێزولانە سیاسیەکانە لە نێوان حکوومەتی ئیقلیم و حکوومەتی هەرێم و حکوومەتە مرکزیەکانە ئەگەڕێنەوە بۆ چی ئەگەڕێنەوە بۆ فتووە و قەراراتی محکمەی ئیتیحادی پەنابەینە بەر محکمەی ئیتیحادی دلیل بەڵگەم بۆ ئەم قسەیەم ئەوەیە کەوا بۆ نمونە ئێمە لە پەسەندکردن یاخود تەصدیقکردن یاخود دەستوری بوونی یاخود نادەستوری بوونی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێم و ڕاپرسیەکان گەڕاینەوە بۆ محکمەی ئیتیحادی و تانەیەک لەو بابەتە دراوە دواتر محکمەی ئیتیحادی بڕیاریشی داوە کەوتوێتی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێم کۆمسیۆنێکی دەستوریە ئەلێرە هیچ شێشەمان نییە لەبەرەوەی لە بەرژەوەندی خۆمانە بەڵام دواتر دینە باسێک کە لە بەرژەوەندی خۆمان نەبێت طبعاً من ئەمەوێ ئاماژەبەوە بدەم کە من وەکو یاساناسێک یاخود وەکو شارزایشی دەستوری هەرچەنێ ماستەرەکەشم پێم وابێت لەسەر سیستەمەکانی هەڵبژاردن لە عێراق لە دوای 2023 من وەکو یاساناسی هاتوون قسە ئەکەم لەوانەیە کۆمەڵێک کەس مخالفی من بیر بکەنەوە یاخود پێچوانی بیرکردنەوەکان یاخود لێدوانەکانی من بیر بکەنەوە بەڵام دوجار ئێمە هەمومان لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکان لێکدانەوە بۆ یاسا بکەین لێکدانەوە بۆ مادە دەستوریەکان بکەین و هیچ کام مشمان ملزم نین بەو ڕایەنەوە بۆ چوونانە کە لە ئێمەوە دەرەچێت باشە ئەگەرەمەوە سەر باسەکەی خۆم محکمەی ئیتیحادی ئەگەر بکرێ ئەمە تەواو بکە محکمەی ئیتیحادی کۆمەڵی بڕیاراتی داوە کۆمەڵی قەراراتی داوە لە ماوەی ڕابردووە بۆ نمونە باسم کرد لەسەر کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێم بڕیارێکی داوە کەوتێتی دەستوریە لێرەی کێشەمان نییە لەسەر یەکەم ئەگەر بیرتان بێت لە ساڵی ڕابردوو لەسەر یەکەم جەلسەی پەرلەمان کەوا هاتن کۆمەڵێ یاری سیاسی لە یەکەم جەلسەیە بکەن بە هەمان شێوە سەدرەکان و کۆمەڵی لایەنی کوردیشیان لەگەڵا بوو تانیان لە یەکەم جەلسە داوتیان دەستوریە دەستوری نییە محکمەی ئیتیحادی وتی دەستوریە بە هەمان شێوە ئەمەمان بەدڵ بوو کە دێنە سەر یاسایەوەی کە بۆ نمونە یاسای نەوت و گاز ئیلغا ئەکاتەوە کە بە نادەستوری لە قەڵەمێدا ئەلێرەیە ئەڵێن محکمەی ئیتیحادی محکمەیەشی نادەستوریە محکمەیەکە مخالفەی دەستوریە کێشەکەمان لە نیفاقی سیاسیە باشە کاک ئاری دێمە سەر پرسی یاسای نەوت و غازیش بەڵام بەرلەوە لەسەر ئەم تانەیی کە دراوە لەسەر پەرلەمانی کوردستان و درێژکردنەوەی کاری پەرلەمانی کوردستان ینی لە چ کاتێکدا پەرلەمان یاخود دامەزراوە ئیداری و فەرمیەکانی دەوڵەت مافی درێژکردنەوەی کارەکانیان هەیە لە نێو قانون و یاسادا هیچ بڕگلەیەک تایبەت نییە بە درێژکردنەوەی ئەم تەمەنی کاری پەرلەمانە یاخود دامەزراوە فەرمیەکانی دیکە دەستگا سوڵتەیەکان ئەزانی لەوانەیە پێش من کۆمەڵە کەسانی زۆر باشتر باسییان بابەتیان کردبێ کەوت بێتیان درێژکردنەوەی پەرلەمان لە هەر حاڵەتێکە لە هەر سات و کاتێکە بە هیچ شێوەیەکی یاسایی نییە نقطە سەردێر ئەمەیان لێبووینێتەوە قابلی مناقەشە نیە لەبەرەوەی چی لەبەرەوەی گەبێتەوە ئێمە پێناسەی هەڵبژاردن بکەین وەکو لە ڕووی یاسایی و دەستوریەوە بریتە لە پرۆسەیەکی دیموکراسی ڕێکخراو بە دەستور و یاسا و کۆمەڵێک کەس بەشدارە بێ لە پرۆسە هەڵبژاردنە و بۆ ماوەیەکی دیاریکراو نوێنەرەکانیان هەڵبژێرن بۆی نوێنەراتیان بکەن ئەگەر هاتو لە دەسەڵاتی تەشریعی بیا لە دەسەڵاتی تەنفیزی یا لە هەرچی شوێنێک کە بریتە لە پەرلەمان بۆ نموناگەرێمە وەریگرین ئەمە بۆ بەپی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان و بەپی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی عێراقیش بەپی قانونی هەڵبژاردنیش ئێمە بۆ 4 ساڵ مافی ئەوەمان هەیە کۆمەڵێ نوێنەر هەڵبژێرین نوێنەراتیمان بکات لە دامەزراوەیەکی یاسایی حکوومەتی بەدەر لەمە ئەگەر هاتو درێژی کردەوە ئەمە ئێمە بەرپرس نین وەکو خەڵک لەبەرەوەی خەڵک سەرچاوەی دەسەڵاتەکانە خەڵک شەرعیەتەدا بەم کۆمەڵە کەسا کە بچێن نوێنەراتیان کە لە شوێنێکی دیاری کراو بۆیە درێژکردنەوەی پەرلەمان بە هەموو شێوەیەک بەپی یاسا بەپی دەستور لەژێر هەر فشارێک بێ لەژێر هەر موبەڕێک بێ بەپی یاسا و بەپی دەستور نایاساییە پێویست ناکە پەرلەمان درێژ بکرێتەوە لەبەرەوەی ئەو دەسەڵاتیان نیە ئەو دەسەڵاتە لە لای خەڵکیە لەبەرەوەی بە سەرچاوەی دەسەڵاتەکان دانرێ باشە کاگاری چەندانەیەکی دیکەش هەر لەسەر هەرێمی کوردستان هەموو جنابە تیشکی خەسە سەرپرسی نەوت و فرۆشتنی بە شێوەیەکی سەربەخۆ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەم کەیسانە حکوومەتی هەرێم چ ئەوتانەی کە دراوە لەسەر پەرلەمانی کوردستان و ئەوتانەی کە دراوە لەسەر فرۆشتنی نەوت و وزە لە هەرێمی کوردستاندا هەرێمی کوردستان چۆن دەتوانێت مامەڵە لەگەڵم بابەتانم کە ئەزانین کە کۆمەڵێک پرسەیە ڕەنگە لە ڕۆ قانونیەکەوە هاوتا نەبێت بەکارەکە بەڵام لە قانوندا وەکو پێی دەوترێ حلەی تایبەت بە چارەسەرکردنی کێشەکان هەیە
ئەم چارەسەرکردانە چۆن دەبن؟ بەڵێ طبعاً ئێمە پێشەوەی بێم باسی چارەسەرەکە بکەم هەمومان زانیاریمانەیە لەسەر ئەو بابەتە کە بە پێی دەستور بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی بە پێی مادەی 94 کە ئەڵێ قەراراتی محکەمەی ئیتیحادی بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی باتە واتە قابلی تانە هەڵگرتن نییە و دڵنیابە نوێنەرانی حکومەتی هەرێم و پەرلەمانتارانی حکومەتی هەرێم و پەرلەمانتارانی کورد و خودی حکومەتی هەرێمیش ئەم بابەتە زۆر بە باشی ئەزانێ. جا من بۆ نایم لە کاتی ئەوەی کە تانەیەک لە بابەتێکە درێ بابەتێکی نادەستوریە درێ نوێنەری یاسایی خۆم داخلی محکەمەی ئیتیحادی بکەم بەدەر لەوە من نوێنەرم هەیە وەکو کورد لە دادوەرەکان ئەتوانن بۆ معلوماتتان ئەتوانن بەپی قانونی محکمە ئیتیحادی کە قانونێکی تایبەتە بە محکمە ئیتیحادی ئەگەر هاتوو دادوەرێک لە دادوەرەکان ئامادەی هەر جەلسەیەکی لە جەلسەکانی مرافعاتی محکمە ئیتیحادی نەبێت ئەمە جەلسەکە غێر صحیحە واتە جەلسەکە ناکرێت. من نوێنەری کوردم هەیە ئەگەر هاتوو من طبعا من لەگەڵ ئەویان نیم محاسەسە و جیاکاری و ئەم بابەتانە لە محکمەیەکی دامەزراوەیەکی یاسایی وایە بکرێ بەڵام بمانەوە نەمانەوێت لە وڵاتێکە ئەژین کۆمەڵێ نوێنەر هەیە کۆمەڵێ محاسەسات هەیە کۆمەڵێ بەش هەیە لەم بابەتەیە بە هەمان شێوە کوردیش بەدەر نییە لەم بابەتە کە نوێنەری هەیە لە محکمەی ئیتیحادی پێویست بوو محکمەی ئیتیحادی یاخود دادوەرەکان لە محکمەی ئیتیحادی ئەوانی کە کوردن هەر هیچ نەبێ بتوانن بە ئیشعارێک حکوومەتی هەرێم ئاگادار بکەنەوە لەم بابەتانە یان هەر هیچ نەبێ وەکو ناڕەزاییەک ئێمە ئەزانین کۆمەڵێ بابەتەیە ڕاستە یعنی ڕەهەندێکی یاسایی وەرگرتووە بەڵام بەرامبەری ڕەهەندێکی سیاسی زۆر بە قوڵی وەرگرتووە کە دادوەرە کوردەکان درک بەوە ئەکەن کە ئەمە بابەتێکی ڕاستە یاسایە بەڵام لەگەڵ ئەوەی ڕەهەندێکی سیاسی هەیە پێویستە حکوومەتی هەرێمی لێ ئاگادار بکەنەوە پێویستە نوێنەرەکانیان لێ ئاگادار بکەنەوە بۆی بێن هەر هیچ نەبێ تانە لەم بابەتە بدەن و نەکتانە ببورە بەڵکو لە مرافعاتی لە جەلسەکانە بەشدار ببن بۆی هەر هیچ نەبێ ئەگەر هاتوو بڕیارێکیش دەرچێت بۆ حکوومەتی هەرێم یا خود نوێنەرانی حکوومەتی هەرێم نوێنەرانی یاسایی ئاگان لێ بێ بۆ بتوانن لە ناو جەلساتی محکمەی ئیتیحادیە دیفاع لەو بابەتە بکەن. کاکاری یعنی بابەتێک هەیە لەوانەیە سەر لەلای زۆربەی خەڵک ببێتە پرسیار یعنی عێراقێک دەوڵەتێک بڕیارێک لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دەردەچێت لە سەروبەندی جێبەجێکردنی بڕیارەکەیە دادگا بەنا دەستوری بە ناقانونی دەری دەکا ئایا ئەنجومەنی وەزیرانی عێراق ئاگاداری قانون نییە یان ئەوانەی کە دەدرێنە دادگا هۆکارەکەی چییە پێشتر دادگا ئەم کەیسانەیەک لای ناکاتەوە بنمونە ناردنی 400 میلیارد دینارەکە بۆ هەرێمی کوردستان ئەم کێشانە چییە لە ناو دادگاکان لە ناو حکوومەتی عێراقا بەتی دەکرێت؟ ئەزانی کێشەی سەرەکی ئێمە بە هەموو عێراقەوە بە کوردیشەوە ئەوەیە کە ئێمە زۆر بڕوامان بە ئیتیفاقاتی سیاسی هەیە. ئیتیفاقاتی سیاسی ئەگەر بنەمایەکی یاسایی پتەوی نەبێ یعنی حیساب کە هیچ نەکراوە لەبەرەوەی لە سیاسەتە هەموو شتێک واردە بۆیە ئێمە زۆر جار لە مێزی سیاسەتە هەندێک شت تەزبیتەکەین بەڵام دوجار بنەما یاسایەکەیمان لەبیر کردو و تەرکیز ناکەینە سەر بنەما یاسایەکەی ئەو بڕیارانەی کەوا لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرەچێت لە ساڵی ڕابردوو طبعاً ئەم تانەی کە لە ماوەی ڕابردووە مستەفا سەنەدیە ئەم پەرلەمانتارە تانەی لەم قەرارە داوەکەوڵێ ناردنی 400 میلیارەکە یاخد ناردنی 200 میلیارەکە نایاساییە تەواو لەگەڵیم تەواو دەستوریە بابەتەکە یعنی کەواتە ناردنی پارە بۆ هەرێمی کوردستان بەم بنەمایە یاخود بەم ئالیەتە بەم میکانزمە تەواو نادەستوریە و تەواو نایاسایە لەبەرەوەی هەر بابەتێکی ناسایی بە ناردنیشی پێشێلی دەستور و قانونەکات لە کاتێکا کە بڕیارەکە لەلایەن بێگومان لەبەرەوەی ئەنجومەنی وەزیران ئەو دەسەڵاتەی نییە بێ ئەوەی بگەڕێتەوە بۆ دەستور و یاسا بڕیارێک دەربکات کە بڵێت 400 میلیار یاخود 200 میلیار بۆ حکوومەتی هەرێم بنێرن هەتاکو ئێمە پەسەندی قانونی مەوازنە ئەکەین لەبەرەوەی ئەمە حەقێکە حەقی هەموو وڵاتە حەقی هەموو خەڵکی عێراقە بەڕاستی من وەکو کوردێک زۆر پێم ناخۆشەکەوە حکوومەتی هەرێم وەکو کورد تووشی ئەم بابەتە یاسایانە ئەبێت تووشی ئەم غوبنە ئەبێت تووشی ئەم خەڵەتانە ئەبێت لە مێزی سیاسەتە بۆیە پێویستە
ئێمە لەمە دووە بتوانین هەرچی ئیتیفاقاتێکی سیاسیەکەین هەرچی ڕێکەوتنێکی سیاسیەکەین لەسەر ئەساسی دەستور و یاسا بنەمایەکی یاسایی پتەوی بۆ دامری بۆی لە دوجارە ئێمە تووشی هەڵەی یاسایی وانەبین و لە دوجارە محکمەی ئیتیحادی گۆڵ یاسایی وامان لێ نەکەوە نتوانین تانە لە بڕیارەکانی محکمەی ئیتیحادی بکەین ئەگەر بکرێ ئەمە تەواو بکەم ئێستا بۆ نمونە وەزیری مالیە وەزیری دارایی ئەگەر هەر کاتێک هاتو 400 ملیارەکەی ناد لەسەر ئەساسی یەک قەراری ئەنجومەنی وەزیران ئەمە بابەتێکی نایاسایی کردووە ئستناد دەکاتە سەر قەرارێک کەوا قەرارەکە زمانی قانونی لەگەڵانیە ئەم کەسە نایات وزارەتێک و وەزیرێک تووشی لێپرسینەوەی یاسایی بکە لە پێناو کۆمەڵێک کەس ڕاستە هەرێمێکی یاسایە قوارێکی یاسایی و دەستوریە بەڵام ناکرێ پێشێلکاری دەستور و یاسا بکە لە پێناو کۆمەڵێک کەس لە پێناو باوای دابنین لە پێناو کۆمەڵێ سیاسی دوجار ئێمە گەڕینەوە بۆ ئیتیفاقاتی سیاسی بۆیە پێوترێ کۆمەڵێ ئیتیفاقاتی سیاسی بۆیە ناکرێت کۆمەڵێ پێشێلکاری یاسایی و دەستور بکەم لە پێناو کۆمەڵێ ئیتیفاقاتی سیاسی باشە یعنی دەمێ بزانم لە ڕووی یاسایی و دەستوریەکەەوە کە جەنابە باسی لێەوە دەکەی لەناو کوێ ئەو قەیران و کێشە سیاسیانی لەناو عێراقدا هەیە بۆچی بە بەردەوامی ئەو کێشانەی کە پەیوەندی بە نەتەوەیەکەوە هەیە پەیوەندی بە پرسی هەرێمەوە هەیە بۆچی زیاتر ئەوانە ئەو ڕوژێنرێ ینی پێتان وانی زۆر باس لەوە دەکرێت لە کەوانەیەکا کە ڕەنگە دادگای فیدراڵی جۆرێک کەوتی بێتە ژێر فشاری حیزبێک یان لایەنێک یاخۆ سەربەخۆی خۆی لە دەستدابێ بۆچی لەناو هەموو قەیرانە سیاسیانەیە دێن قوتی هەرێمی کوردستان پرسە دارایی و ئابووری وزەیەکانی هەرێمی کوردستان لە دادگای فیدراڵیە یەکلایی دەکرێتەوە بەڵێ لەبەر ئەوەی زۆرترین نیزا زۆرترین ململانێ و سیراع لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی مەرکەزا هەیە لەبەرەوەی زۆرترین ئیتیفاقاتی سیاسی لە کاتی تشکیلکردنی حکوومەتە گەر بگەڕینەوە بۆ ماوەی ڕابردوو لە کاتی تشکیلکردنی حکوومەت لە کاتی وەرگرتنی پۆستەکانە زۆرترین نیزاعات و ململانەیە یەکەم لە نێو ماڵی کوردی خودی ماڵی کوردی خۆی هەیە نەمانتوانی یەک ڕیزی نێو ماڵی کوردی بپارێزین و بە یەک پاکێز و بە یەک دەست و بە یەک لە پێناو کۆمەڵانی خەڵکی کوردستان بچین بۆ بەغا دیفاع لە مافە دەستوریەکانمان بکەین ئەمە یەک دوو لەبەرەوەی زۆرترین نیزاعمان لەگەڵ حکوومەتی بەغا هەیە لەبەر بودجە و موچە ئەمە وای لە محکمە ئیتیحادی کردووە لە بەرامبەرە پەرلەمانتارانی غەیرە کورد و ئەکەن کە جگەلەوە چونکە دەسەڵاتی سیاسیان زۆر نییە و ڕەهان نییە کە بتوانن ڕوبەڕووی ئەو ئیتیفاقە سیاسیانە ببنەوە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغایە ئەکرێ ناچار دوجار پەنا ئەبەنە بەر محکمەی ئیتیحادی بۆ یەکلاکردنەوەی کێشەکان لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا بۆ لەبەرەوەی ئەوانیش بە هەمان شێوە پشتیان بەستووە بە نەسە قانونیەکان مادە دەستوریەکان لەبەرەوەی لە مادەی 92 زۆر بەڕوونی باسیەوەمان بۆ کاکە اختصاصی محکمەی ئیتیحادی زۆر ڕوونە هەر کاتی هاتوو پێشێلکاری دەستوری هەبوو هەر کاتی هاتوو نیزاع بوو لە بین حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندە ئەمانە کۆمەڵێ پرسن پێویستە ببرێتە محکمەی ئیتیحادی داوای فتووا و داوای قەراراتی لێ بکرێ و محکمەی ئیتیحادیش من لێت ناشارمەوە لەوانەیە بە جۆرێ لە جۆرەکان بڵێ محکمەی ئیتیحادی هەندێک جار لا ئەدات لە بابەتە یاسایەکان لەبەر ئەوەی زیاتر محکمەی ئیتیحادی ڕاستە بابەتێکی یاسایی چارەسەر ئەکا لەگەڵ ئەوەیە ڕەهەندی سیاسیشی زۆر بەقوت هەیە لە نێوە زەختێک وەکو زەختێک لەلایەن شیعەکانەوە لەلایەن سونەکانەوە لەلایەن کوردەکانەوە بە هەمان شێوە ئەمەوە ئەکات محکمەی ئیتیحادی لە شوێنێکا بمێنێتەوە نەتوانێت بڕیارێکی زۆر دروست بدا بەدڵی هەموو لایەک بێ بۆیە هەندێک جار ئێمە ئەڵێن محکمەی ئیتیحادی لە سەربەخۆی خۆی لایدا و محکمەی ئیتیحادی یعنی لا ئەدا لە بابەتە یاسایەکان ئەمەیە بابەتەکە بەڵێ کاگاری زۆر سپاس دەکەم پێم خۆشە بوو کە دەرفەتی زیاتر و کاتی زیاترم لە بەردەستا بووە بۆم گفتوگۆ وردە لەگەڵ جەناب زیاتر درێژە پێ بدەم دوبارە سپاس بۆ بەڕێز ئاری ئەحمەد یاساناز و شارەزای دەستوری کە لە کەرکووک کۆمیانی مامدونێ بی خۆشەویستان پاش